لە دوای ڕەتکردنەوەی ئەنجامی ڕیفراندۆم لەلایەن حکوومەتی بەغداوە و نهاتنە پێشەوەی جددی وڵاتانی هاوپەیمان بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد، هەرێمی کوردستان خۆی لەبەردەم بڕیار و سزاکانی پەرلەمان و حکوومەتی عێراقدا بینیەوە. ئەندامێکی کوردی ئەنجومەنی نوێنەران بێهیوا بووە لە چارەسەرکردنی کێشەکان بە گفتوگۆ و داواش دەکات هاوپەیمانان ببنە نێوەندگیر لە نێوان هەرێم و بەغداددا. بالنسبة لبرلمان العراق وحكومة العراق لم كاته هيج هیوامان پێ نییە کە گفتوگۆ دەستی پێ بکات، بەڵام لەوانەیە بە فشاری ئەو وڵاتانێک کە ئەندامن لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتەکە ئێمە بەتەمای وەکو نوێنێرانی کورد سەردانیان بکەین، هەروەهاش بەتەمای ڕوونی کەینەوە بۆیان کە ئەو بریارانەی کە پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراق پەسەندیان کرد پێشەکاری مافی ملەتێکی کورد دەکات و هەروەهاش پێشەکاری یاسای و دەستوریشی کردووە، هەروەهاش پێشەکاری یاسای نێودەوڵەتیشی کردووە و دەبێت ئەم وڵاتانە ئزدیواجیان نەبێت لەو کاتە و لەو بابەتە، چکە ئەو بابەتە بابەتی مافی چارەنووسی کە خودی خۆیان بریارەکەیان ئیمزا کردووە. حکوومەتی ناوەندی سزاکانی بەسەر لاوازترین کەرتی هەرێمدا سەپاند کە ئەوانیش کەرتی ئابووری و پەیوەندی نێوان هەرێم و وڵاتانە. ئابووری ناسێکیش دەڵێت ئامانج لە بڕیارەکانی بەغداد گوشار خستنە سەر هاوڵاتیانە و ئەو بڕیارانەش بە نادەستوری دەزانێت، هەروەها ئاماژە بۆ ئەوەش دەکات ئابووری هەرێمی کوردستان بەهێز نییە و تەنها بەرگەی چەند مانگێک ئابلوقەی دارایی دەگرێت. ئاستی بێکاریەکە زیادی کردووە، ڕێژێ بێکاریەکە زیادی کردووە، ئاستی هەژاری و تێکڕای هەژاریە خودت ڕێژەی هەژاریەکە زۆر زیادی کردو. ئەمانە هەمووی ڕقم و ژمارن و پێوەرن پێمان ئەڵێن کە فعلەن گەماروی ئابووری هەیە لەسەر هەرێمی کوردستان و نازانم من بە بۆچوونی من ئەم گەمارەوە ئابووریە تەوان یەکەم شت نادەستوریە و ناقانونیە لەبەرەوەی دەستوری عێراقی شتیوایتیانە و وەکوتم ینی تەسەوڕ ناکەم نایەتەوە گرتووە ناتەوەگرتوەکان نە ئەمریکا و نە یەکێتی ئۆروپاش کە هەمویان دۆستی گەلی کوردن و کوردستانن ڕێگادەن بەوەی کە حکوومەتی بەغا ئەوەی کە بێوێ جێبەجێ بکات. دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ بەغداد ناجێگیرە و ئاسۆی ڕووداوەکان ڕوون نییە، هەروها ئەنجامەکانی ڕیفراندۆم زمانی هەڕەشە و گەمارەودانیان هێناوەتە ئاراوە. حکوومەتی ناوەندی بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ داوای هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی ڕیفراندۆم دەکات. هەرێمی کوردستانیش تا ئێستا ئەو داوایی ڕەت کردوێتەوە. لەم بارەشدا ئەندامە کوردەکانی ئەنجومەنی نوێنەران تەنها دەزوەردان و نێوەندگیری ئەمریکا و وڵاتانی ئەوپەیمان بە هۆکاری هێورکردنەوە و چارەسەرکردنی کێشەکان دەزانن. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.